الجلسة تسقيطه هم وسائل قال عليها Нет! Сучула! Сучула! پێشێکی بە خێراتنی جەنابتانەکەم ئەم ساڵ دووهەم ساڵی فیستیڤاڵی ڕۆژی وەرزشە لە قوتابخانەی خاتولیسی بنەڕەتی ئەم جۆرە فیستیڤاڵە دەرهاویشتەی ئەو خولانەیە کە ساڵانێکە مامۆسایانی پەروەردەی وەرزش بەشداری تیاکەن مەبەستمان لەم جۆرە فیستیڤاڵە ئەوەیە کە ڕۆژێک تەرخان بکەین بۆ ڕۆژی پەروەردەی وەرزش لە قوتابخانەکانە مەسیجێک بنێرین بۆ خوێندکارانمان بۆ کەسوکاری خوێندکارانمان کە قوتابخانە تەنهاوانە خوێندن نییە بەڵکو و چالاکی وەرزشەکانیشە ئەمڕۆ دوو هەدەفی زۆر گرنگمان هەیە یەکەمیان ئەوەیە کە پشگیری و هەماهەنگی خۆمان بۆ برا پێشمەرگەکانمان دەرەبڕین و تەمەنای کوردستانێکی ئاسوودە و ئارامەکەین لە هەمان کاتیشە ئایسەلمێنین کە خوێندکارانمان لە ڕێی چالاکی وەرزشەکانەوە ئەتوانن خوێندنگە بەرەو پێشبەرن و کۆمەڵگەیشی دروست بکەن لە داهاتوودا تەمەنای سەرکەوتن بۆ فیستیڤاڵەکە و سپاسی هەموو مامۆستا بەشدارەکانەکەم بێگومان تەنها قوتابخانەی خاتولیسی نییە کە فیستیڤاڵی ڕۆژی وەرزشەکە کۆمەڵێک خوێندنگەی زۆریشمانەیە کە لە بەرنامەمانە هەیە ساڵ فیستیڤاڵی وەرزشیان بۆ بکەین سپاس بۆ ئامادەبوونی بەڕێستە ئێمە ڕۆژانە ساڵانە ڕۆژی وەرزشماندانەوە پاردەی چوار ڕۆژی وەرزشی ساڵانی خۆمان کرد یەکەم ساڵمان بوو بەڵام ساڵدەی چوار بەرجوو بەعکەوتووە ئەم ساڵ دووەم ساڵمانەکە ڕۆژی شەممە یانزەی مانگە کە ڕۆژی وەرزشی قوتابخانەکەمانە ئێمە لەبەر ئەوەی ڕۆژی وەرزش تەنها ئەوە نیە من شاخی پڕکەمەوە بۆ مامۆستا و وەرزش بکەم نەخێر وەرزش ئەمە ئاشتی نەتەوەکانە ئێمە لەبەر ڕۆژێکی وەرزش کابێ بە ڕۆژی نەتەوایەتی هەموو میلەتێک و بە وەرزشا ئێمە ئاشتی میلەتەکانەکەین بۆیە زۆر ئیتیمان بە وەرزش دەکەین تەنەهانەوەی چاکمان پێگەیان و لە قوتابخانەکەمانە ڕۆژ وەرزش دۆستین بۆیە حەز دەکەین تە لە خوێندکارەکانمان زیاتر لەم ڕۆژە زیاتر بۆ وەرزش ئامادە بن و خزمەتی وەرزش بکەین بۆ میلەتەکەمانەوەی دوا ڕۆژمان وەرزشەوانە بێ ئینشەڵڵا